وەوەی شەڕی لەسەر دەکرێت و کێشە دەنرێتەوە لە ناو گەلانە ئەوەی هەر میلەتێک بەرگری لە بوونی ئاکاریانەی خۆی دەکات لە ناو دنیا بوونی ئەخلاقیانەی خۆی کە ئیتر کولتورەکەی دەگرێتەوە گۆرانیەکەی دەگرێتەوە هەموو ئەوەی کە هەیەی هوەرەکەی دەگرێتەوە ئەمان هەمووی مهددن لە کاتێکە دنیا بەو ئاراسەیە دەڕوە هەمووی مهددە هەموو مرۆڤێک مهددە بۆەوەی خۆی نەبێت بۆەوەی ئەوە نەبێت کە هەیە لێرەوە حتمما ئیتر ئەو میلەتەی زیندووە بەرامبەر ئەم وەزە ڕادەوەستێ و ئەو وەزە قبول ناکە ئەو سیستەمە قبول ناکە دەوڵەتی پێدامەزێنێ ولا من هەز دەکەم ئەو میلەتەش کە ڕێبەرایەتی ئەم شۆڕشە دەکا لە بەرامبەر ئەم بەیەکردنە کوردە کورد تاکە میلەتێکی کارایە کە لایەزال لە بەرگریایە لە بەرامبەر ئەوەی کە فعلەن دەڵێ من دەست بەرداری ئەوە جیاوازەکانی خۆم نابم دەمەوێت بێمە سەر ئەو بابەتەش بەڕێز دکتۆر عەرفان لە یەکێک لە بەرهەمەکانتان کتێبێکە بەناو بوونی نەتەوەی کورد لە نێوان فەلسەفە و سۆسیۆپۆلیتیکدا لەوەیە باس لەواکەن کە کورد بوونەوەرێکە لە ناو ئەم جیهانەدا نەدەتوانرێت بسڕدرێتەوە نەش دەچێتە ئەو پەیمانە و کێتیایدا دەبێت بە بوونەوەرێکی سەر بەم جیهانە لە پەیوەندی لەگەڵ ئەم بابەتە کە باستان کرد پێم خۆشە زیاتر ڕوونکردنەوە بدەن بۆ بینەرانە منەوە دەدەم بە کورتی لە بەرکاتی بەرنامەکان دێت چونکە بەڕاستی کاتێکی زۆری دەبێت تا و بوردەکاری بچیتە ناو بوردەکاری بابەتەکانەوە بەڵام بە نسبەتی دەوڵەت نەتەوە من پێم وایە هەر لەو کتێبەشە ئەوە بە وردی دەسەلمێنم کە کێشەی کورد لە ڕاستیا کێشە نیە لەگەڵ تورک و فارس و عەرەبە یعنی کێشەکە کێشە نییە لەگەڵ ئەمە فارسە ئەمە تورکە ئەمە عەرەبە وە کێشەش نییە تەنانەت لەگەڵ دەوڵەت نەتەوەی تورکی دەوڵەت نەتەوەی عێراقی نازانم چی دەوڵەت نەتەوەی فارسی ئەسڵی کێشەکە کێشەی کورد کێشەیە لەگەڵ سیستەمی بیناکردنی دەوڵەتە ئەو سیستەمەی کە پێشتر من ئاماژەم پێ کرد ینی کێشەی کورد کێشەیە لەگەڵ ئەو هێزە چوونیەکەرە ئەو هێزەی کە هەمومان دەکاتەوە بە یەک کێشەکەی لەگەڵ ئەمایە وە کورد بەمەش تەبان وعی پێی نییە خۆی ینی کورد وعی بەمە نییە کەسە بۆچی وایە کێشەکە کێشەی ئێمە وەک کورد خۆمان ئەمەیە کە وعیمان بەوە نییە بۆچی واین بۆچی ئێمە واین بۆچی دنیا قبولمان ناکات ئایا ئێمە دنیا قبولمان ناکایە ئێمە دنیا قبول ناکەین ئەمە جارە نەبووتە پرسیار لەلامە نەبووتە وعی ئێمە هەر ئەوەندە دەزانین بە شعور بە هەست شتانەگەی پێمان ناخۆشە بەرامبەرمان بکرێت فەرەزەن من وێڵزیەک زۆر تەبیعیە پێ ئاتیادی زمانەکەی خۆی لەدەستدا و ئینگلندێک ئینگلیزیەکەی خۆی بەسەریا فەرز کات و بچێت لە مەکتەبەکە بیخوێنەوە بۆ مەساڵحی خۆی دەستبەرداری زمان و کولتورەکەی بێت بەڵام هەورامیە گەگەر هەمووشی ئیبادەکەی بڵێ دەبێت دەستبەرداری ئەوەکەت ببی دەستبەرداری نابێ بۆ مەساڵحش دەستبەرداری نابێ ئەمە چییە بۆ دەستبەرداری نابێت چ قازانجێکی تایە تەمان ئەمە ئەگەر لە ڕووی مادی و قازانج بەمانە دەرەکیەکەی بەمانە سێریکە هیچ قازانجێکی تیانە ئەمە زەرری تایە بەڵام بەمانە ڕوحیەکەی بەمانای بوون قازانج لێرایە کە من فعلەن جیاوازیەکانم پارێزم نەک بمەوە بە یەک و لێرە لە ڕاستیا هێز لە یەکێتیان نییە لێ بەیەکردنا نییە هێز لە جیاوازیایە ینی نەکرد لە بەیەکردنا کورد بە پێمە دەڕوا بەڕێوە بەڵام بەبێەوەی بەخۆی بزانێت بۆ وا دەڕوا بەڕێوە ئێستا بۆ نمونە زمانی کوردی حاڵەتێکی وەرگرتووە ئەم حاڵەتە لە هەموو جیهانانیە حاڵەتی زمانی کوردی کە من خۆم مختصم لە زمانەوە چەند ساڵی داسە لەو مەجالا دەکەم حاڵەتی بۆ نمونە دیالکتەکانی دیالکت نین بەو معنایە کە فەرزن دیالکتە عەرەبیەکان بۆچی چونکە دیالکتی عەرەبی کاکە ئەدەبیاتێکی باڵای هەیە نووسینی هەیە هەر قسەکردنە بەو معنایە دیالکت نییە کە فەرزن لە تورکیا هەیە لە ئێران هەیە دیالکت نییە زمانیش نییە بۆ معنای زمانێکی ڕسمی بێستاندارد بێ کۆمەڵە حرەسی هەبێت دایما پارێزگاری لێ بکەن لێرە و سێر دەکەی زمانی کوردی حاڵەتێکی زۆر جیاوازی هەیە تۆ چوار ئەدەبیاتت هەیە یەک ئەدەبی شتێکت نییە بە ناوی ئەدەبیاتی کوردی ئەدەبیاتی دیالکتەکانت هەیە ئەدەبیاتی کوردی ئەمە حاڵەتێکی زۆر تایبەتە بە شکڵێکی لاشعوری دروست بووە یعنی تۆ بەبێەوەی بەخۆت بزانی لێرەوە کە مرۆڤ دێت تەحلیلی ئەم حاڵەتانە دەکا هەست دەکا تاکە میلەتێک کە وەستا بێتەوە لە بەرامبەر ئەو چوونیەکردنا کووردە لێرەوە تەمەەن کێشەی بۆ دروست بووە وە کێشەکە دروست بووە کێشەکەش لەگەڵ سیستەمی چوونیەکردنەکە کە ناسیۆنالیزم دەیسەپێنێ ناسیۆنالیزم ئیشی چییە ناسیۆنالیزم بە پێناسەکەی گەلنە جارێ بەلا هەموو شتێک دەبێت دەوڵەتە بێ و دەوڵەتیش یەکەم جار لە بە شکڵێکی دیموکراسی هیچ دەوڵەتێکی سەرکوڕی ئەم عەرزە بە شکڵێکی دیموکراتی دروست نەبووە
سەرەتا ململانەی کۆمەڵی هێزە هێزێک لە هێزەکان زاڵ دەبێ بەسەر ئەویترا ئەم هێزە یاسای یاریەکە دادەنێ کە یاسای یاریەکەی دانا یاسەکە ناگۆڕێ بۆ نمونە لە فەڕەنسا هێزی زاڵ یاسای یاریەکە دادەنێ دەڵێ ئەم وڵاتە ئەمە پێ دەڵێن فەڕەنسا ئەوە هەتا هەر فەڕەنسایە و زمانی ئەم وڵاتە زمانی فەڕەنسیە هیچ زمانێکی تر نییە و پەروەردە لە وڵاتە ئاوایە کۆمەڵێ ینی شتی جێگیری نەگۆڕ کە ئەمانە مقەدەس نابێت دەسی لێ بدرێن و ئەمە کێ ئەم مقەدەسە دروست دەکا هێزی زاڵ ینی بەهێز دروست دەبێت دیموکراسیەت لە ئارانیە لە دروستکردنی دەوڵەتەوە و ئەمە لە ڕاستیات دەرکی پێ نەکراوە ئێمە وا دەزانین دیموکراسیەت لەناو ئەوروپا هەیە ئەم دیموکراسیەتە لە ڕاستیات لەسەر ئەساسی جۆرەك لە دیکتاتۆریەت دامەزراوە بۆچی چونکە ئەسڵەن دەوڵەتەکان لەسەر ئەساسی هێز دروست بوون وێڵزیەک هیچ کاتێک پێی خۆش نەبووە دەوڵەتی خۆی نەبێ و بەهێز ناچار کراوە کە لەناو بەریتانیا لەژێر سەیتەرەی ئینگلاندەکان نابێت لەناو دەوڵەتە بێت کە ناوی بەریتانیایە کە زمانەکەی زمانی ئینگلیزی اسکوتلەندیە کەرگیز بەمە ڕازی نەبووە بەڵام ئەمە وەزا ناچاری کردووە کورد کێشەکەی لێرەیە فەرزەن کورد ئەگەر لە بەریتانیاش وایە نەفسی کێشەی دەبوو بەمە مەسلەحەت و بەرژەوەندی و ئەمانە وای لێ ناکات دەست بەداریەم جیاوازەکانی بێت و پێی لەسەردا دەگرێت کە پێی لەسەردا دەگرێت لە ڕاستیا من بە پێچەوانەوە هەست دەکەم پێداگرتنی کورد لەسەر بوونی وای کردووە دەوڵەت نەتەوەکانەوانەی بەسەریان نادا بەشکراوە بکەونە ڕەفعل ئەوانەی کە لەو مەجالایش دەکەن پێشەوانەی ئەمە دەڵێن پێیان وایە ئەوانن هاتوون نەفی ئێمە دەکەن ئێمە کەوتینەتە دیفاکردن لە بوونمان نا ئەوە ئێمەین پێ لەسەر بوونی خۆماندا دەگرین ئەوان هەوڵی نەفیکردنمان دەدەن و لێرەشەوە کورد دەبێتە تاکە میلەتێک کە گەورەترین کێشەی هەیە لەگەڵ ئەو سیستەمە جیانەی دەوڵەتە و تەبەن دەست لێدان لەم سیستەمە لە هەر شوێنێک لە تورکیا دەستی لێدەی لە هەموو جیهانە دەستی لێ دەدرێت لەبەرەوە کێشەی کورد بۆچی مشکلەکەی خەتەرە بۆچی کەس پشگیری ناکە چونکە کورد جۆرێک لە دەوڵەتی دەبێت لە ئەساسەوە دەوڵەتی نەتەوە بگۆڕێت لە ئەساسەوە بۆچی ئەم دەوڵەتی نەتەوە بۆ بگۆڕێت چونکە دامەزرانەکەی لەسەر ئەساسی هێزە بە دیموکراسی نییە کورد داوای دەوڵەتێک دەکا کە دامەزرانەکەشی لەسەر پرۆسێکی دیموکراتی بێ نەک بە پرۆسێک بەهێز نەبێت دیموکراتیت بێت بەڵام سێر دەکەم دەوڵەتانە بەبێ هێز تەبەن لێرە شەوەیە دیکتاتۆریەتێک لە ناوە دیموکراسیەتە هەیە بۆ نمونە لە ناو تورکیا دیموکراسیەتێکی سیاسی هەیە بەڵام بۆ لەکوێ لە چوارچێوەی ئەو مقەدەسانەی کە لە ناو تورکیا لە چوارچێوە مقەدەسانە من بڕوان بەم مقەدەسانە هێنا دەتوانم بچمە ناوگەمەکەوە دەتوانم ئەگەر کوردیش بمە سەر وەزیران کێشە نییە بەڵام بە مەرجێ ئەم مقەدەسانم پارێزم وەک کێشەی کورد لەگەڵ مقەدەسانەیە لە ڕاستیە لە تورکیا لە فلان هەر شوێنێک لە شوێنەکان کێشەی نییە ئەمە دەوڵەتی تورکیایە بەڵام ئەم مقەدەسانە کە من دەکەنە ینی وا لە من داوا لە من دەکەم من لە بوونی خۆم دابماڕدەم من ئەمە قبول ناکەم لەبەرەوە کورد ئەگەر حزبی ناتوانم بکەوێتە ناو گەمە سیاسی گەمەیەکی دیموکراسیانەی ناو سیاستەوە بۆچی چونکە ئەو داوای گۆڕینی ئەو مقەدەسانە دەکات لێرەوە ئەو دەڵێ من کاکە دیموکراسیم تۆ حوەرە حزبێک دروستکە بەڵام بەمەرجێ تۆ ئەم مقەدەسانە پارێزەکە کە وەرە بە سەر وەزیرە ئەم کێشەمان نییە یعنی ئەڵێ تۆ وەرە ئەو پەروەردەیەی کە تورک دایناوە ئەو پەروەردەیە کە یەکەم جار دانراوەی دەوڵەتەکەی دروست کردووە هێزە براوەکە وەرە ئەو پەروەردە و زمانە و ئەوانە تۆ وەرە بەوانە ئیشکە ئێمە دەتکەین هەموو شتێک کێشەمان نیە لەگەڵ تا لێرە فعلەن دیموکراسیە یعنی ئەی لەکوێ دیموکراسی نییە بەڵام کاتێک کە تۆ دێنی شتێک ڕاست دەکەیتەوە لە بەرامبەر ئەو مقەدەسە ئیتر تۆ بۆ نییە بچیتە ناو ساحەکە یاری بکەیت یعنی چی لێرەوە ئەو هێزە دیکتاتۆریە کە پێشتر دەوڵەتی دروست کردووە ڕاست دەبێتەوە تەمان کورد حاڵەتێکە کە پێت دەڵێت دەوڵەتی نەتەوە دیکتاتۆرێکی تیا خەوتووە هەموو دەوڵەتێکی نەتەوە ئێستا وێڵزیەکانی بەریتانیاش هەر هی دەوڵەت نەتەوەیەک ئەگەر بێت وەکو کورد تەسەڕف بکەن حتمما ئەو دیکتاتۆرە لە ناو ئینگلاندەکان دەردەکەوێت و ڕاست دەبێتەوە و کارەسات دروست دەکات کورد گوێ بەم کارەساتە نادا بەبەستەوەی کە وێڵزیەکان ئەم شتیان قبول کردووە حتما قبول نەک وێڵزیەکان چەرکەسەکان لە تورکیا قبولیان کردووە فەرقی ئازەر و کورد چیە خۆردووکیان پێکەوە کۆمار دروست دەکەن ئازەریەکان و کوردەکان فەرقیان چییە لە ڕۆژهەڵات کۆماری مەهاباد و ئەزەربایجان فەرقیان چییە ئەوەیە کە ئازەری تەسلیم دەبێ بەو سیستەمە کورد تەسلیم نابێ بەو سیستەمە لەبەرەوە کورد نەوەک ئازەریەکان ئەوانەیە کە بووەتە عنصرە بەزیوەکەیە و چوەتەوە ناو سیستەمەکە نا عنصرە زاڵەکەشە وەک فارسەکان
وتەمان لەناو دەوڵەتی نەتەوە هیچ دەوڵەت نەتەوەیەک نییە ئەگەر بێت و بچووکیش بێ فەرەزان وەکو کوێت و وەکو دەوڵەتە بچووکەکان ئیلا نام گروپێک زاڵە گروپێک بەزیەوە ئیتر ئەو گروپە خێڵێک بێ ئیتنیکێک بێت یا گەلێک بێت ئەوە کێشە نییە بەس دەبێ ئەم دیالکتیکە بێ لە بینی بەزی و زاڵە و دەبێ ئەم دۆخەش بەردەوام بپارێزرێ زاڵەکە دایمە زاڵ بێ بۆی ئاسایشە بێ ئەمن هەبێ استقراری دنیا بپارێزێ دەبێت زاڵەکە زاڵ بێت و بەزیوەکە بەزیو بێ کاتێک کە بەزیوەکە نەبەزیوە کاتێک بەزیوەکە نەبەزیەوە ئیش دەکات دەجوڵێتەوە ڕازی نیە بە دۆخەکە تەبان جیهان پشتگیری ناکات کەس هەڵسێتەوە جیهان پشتگیری هێزە زاڵەکە دەکات بۆی بۆچی چونکە ئەمە ئاسایشی دنیا تێک دەدا وە کورد لێرە کاینێکە فعلەن لە هەموو میلەتەکانی تر زیاتر خەتەرە لەسەر ئاسایشی جیهان بە معنایە و لێرەشەوەیە کاتێک کە کوشت و بڕ دەکرێت هیچ زۆر زۆر تەبیعیە نیە تەبیعیە کوشت و بڕ بکرێت بۆچی چونکە کاینێکی ناقانونیە کاینێکە لە دەرەوەی نە لەسەر بە بەزیوەکانە نە سەر بە زاڵەکانە نە بەزیویەتی قبول کردووە نە زاڵەتیش قبول دەکات لێرەوە داخوازی کورد وای لێ دێ یعنی ئەگەر ئێمە بە وردی بی لە حاڵەتی کورد بکەینەوە سەردەکەن حاڵەتی کورد داوای جۆرێکی تر لە دەوڵەت دەکات کە بینایکە کە ئەو دەوڵەتە سیستەمەکەی بە تەواوەتی جیاوازە لە سیستەمی دەوڵەت نەتەوە کە سیستەمێکی جیهانیە لێرەوە کە داوای ئەمە دەکات کێشە بۆ هەموو جیهان دروستەکە وەک کێشەی کورد لێرەوە لە ڕاستیا کێشەیەکی ناوچەیی نییە کێشەیەکی جیهانیە و ئێمە هەتا وعی بەمە پێیان نەکەین منەز ناکەم دەتوانین ئێمە کورد بڵین بە دەرەوەی خۆمان بە جیهان بڵین کورد کێیە وەک کێشەی کورد لە ڕاستیا بۆتە کێشەیەکی جیهانی بەبێەوەی خۆی وعی پێ هەبێت بۆچی چونکە وەکوتم کێشەیە لەگەڵ سیستەمە لەنا خۆشی ئامە قبول ناکە لەنا خۆیە قبولی نییە ئەوەیە کورد پەرتەوازەیە وەڵێن یەک ناگرێت و نازانم چی و جیاوازیەکان بەردەوام دەپارێزێ قبولی نیە فەرزەن سۆرانی بەرز بێتەوە بێتە زبانی زاڵ هەورامیەکەش و فلانیەکەش و بۆ خۆی لە کەناریا بۆ خۆی خزمەتی جەنابی بکەن ئەمەی قبول نییە و ئەوەشە تۆ ئەدەبیاتێکی زاڵت نییە ئەدەبیات تۆ هەورامی ئەدەبیاتی باڵای خۆی هەیە کرمانجی ئەدەبیاتی باڵای خۆی هەیە لە لای ئێران وانە لای فارس وانە لای تورک وانە لای ئینگلیزی جوانە تەنها سێر دەکەی لە ناو کووردا ئەدەبیاتەکان تۆ ئەڵێ ئەدەبیاتی کلاسیکی تان تاریخی بتەوە تاریخی ئەدەبیات بنووسیتەوە تاریخی سیاسی بنووسیتەوە ناتوانانی بەو شکڵە تاریخ بنووسیتەوە کە فارس دەینووسێتەوە بۆچی تۆ ناتوانانی ئێستا من وەکو زمانەوانێک ناتوانم تاریخی زمانی کوردی بەو شکڵە بنووسمەوە کە فارسێک دەینووسێتەوە و لەسەر خەتێکی ڕاستە بۆچی چونکە من کۆمەڵێ هێنمایە ینی ئەنسوری زمانی مەیە زمانی کوردی کە دەڵی زمانی کوردی لە ڕاستە شتێکی عەقلیە زمانی کوردی شتێک نییە بەرجەستە بوو بێ لە یەکێکیان نبوو بێ بە زاڵ و ئەویتریان بەزیو بێ ئەم سیستەمی زاڵ و بەزیویە کە لە هەم لە دەوڵەتەوە هەیە ئێزە بۆن منە لە بریتانیا دیموکراسی نییە بریتانیا کە سەری دروستبوونەکەی دەکەی دوو توخمیتیایە توخمی زاڵ کە ئینگلاندەکانن کە زمانی ئینگلیزیە کە ئەدەبیاتی ئینگلیزیە کە دینی توزانم هەموو شتێکی ئینگلیزەکانە لەگەڵ توخمی بەزیو کە ویڵزیەکانن سکۆتلەندیەکانن سکۆتلەندە کولتوری خۆی هێشتی خۆی هەیە من توخمی بەزیوە دەبێت ڕازیش بێ بە بەزیوێتی خۆی هەر کاتێ ڕازی نابێ یا ئەوەیە دەوڵەت شەق دەبێت دوو دەوڵەتی سەربەخۆ یا ئەوەیە فعلەن ئیتر ناکرێ ینی دوو زاڵ وەکو دەڵێن دووسەر لە مەنجەڵێکان ناکوڵێت نابێت و دەبێت یەکێکتان تۆ بەس کورد دەڵێت نا چوار سەریش لە مەنجەڵێکا دەقوڵێ ئەمە ینی کێشەکە لێرەیە دەڵێ دەبێت چوار سەر لە مەنجەڵێکا بقولێنم لەناو دەوڵەتی نەتەوە دووسەر لە مەنجەڵەکان ناکوڵێت ئیلانا دەبێت یەکیان بە هەر جۆرێک بێت تەناندا ئەوانش کە جۆرێک لە دوای سەردانی پۆستمۆدێرنیزم کە کەنارەکانی تیمامیان پێدرا بەزیوەکان هەر بۆی بێت ئەو نەتەقێتەوە ئیتمام درا بە زبانێکیش باویش ڕسمی بێت لە ڕاستیە ئەم ڕسمی بوونێ ئەو زمانە یا کولتورەکەی ئەوە ناگەیەنەکە لە بەزیوەتی دەشوە بۆچی چونکە ئەوەی مرکز مافی ئەوەی پێدەدا ئەو بەرز بێتەوە کە مرکز مافی پێدا مرکزی زمانی خۆی هەیە يعني هل لەژێر دەسەڵاتی مرکزایە و ئەو لایەزان عنسوری بەزیوە بەڵام ڕێزی لێدەگیرێ بەزیوە کۆیلەیەکی ڕێز لێگیراوە وەکو کولتور کورد ئەمە قبول ناکات نە لە ناوخۆیە لەبەرەوە ناتوانێت لە ناوخۆیە عنسورێک زاڵ بێ بەسەر عنسورێکی ترە ئەمە یەکێکە لە کێشەکان کە وای کردووە دەوڵەتی نەتەوە دروست دەکا لە شەڕی ناوخۆی باکوورە بە باشوورە ئەمە دیار و پارتی یەکێتی هەرێگەکیان دەوێت زاڵ بێ بەسەرەوەی تریانان بۆچی چونکە سەرەتای دروستکردنی شتەکە بوو کەسیان نەیتوانی زاڵ بێ بەسەر هەر دروستنەکە لە حاڵەتێکمانەوە و ئەم ئەسوورانە زاڵ نابن بەسەرێکە و کە زاڵ نابن ئێمە دەبێت بیر لەم زاڵیەتکە بێ ئەمە بزانین فعلەن سیستەمە تەبیعیەکە چییە کە ئێمە ئەم جیاوازانە کۆ دەکاتەوە کاتێکی بیر لەو سیستەمە دەکەیتەوە ئەم جیاوازانە کۆ دەکاتەوە یەکسەر
دەچیتە ناو دەست دەکەی سیستەمێکی تر هەیە بۆ پەیوەندی ئەم جیاوازانە کە ئەو سیستەمە جیانیە نییە لێرەوە تۆ سیستەمی بەدیل تەرح دەکەی کە سیستەمی بەدیلە تەرحکرام سیستەمە سیستەمێکی زۆر غەریبە بەنسبەت جیهانە وە من پێم وایە هەر لە ناو حاڵەتی کووردا ئێمە دەتوانین باشترین سیستەمی دەوڵەت تیۆریزەکەی بیکەینە تیۆر و یەکێک لەو محاولانێ منم کتێبەی دوایی ئەبلاوە جەلان لە ڕاستیا محاولەیە کە بۆ ئەوەی فعلەن ئەو سیستەمە تیۆرزەکە کە لە ناو کووردا هەیە و نەتەوەی دیموکراتیک هیچ نییە جگەل لە تەنزیرکردنی فعلەن ئەم حاڵەتە کە لە ناو کووردا هەیە و ئەوەیە کە ئەو پێی وایە فعلەن لە ناو ئەم مەنتیقەیە کە کوردی تیا دەژی کولتورێک هەیە کولتورێکی زۆر ڕەسەنی دیموکراسیەت و زیندووکردنەوەی ئەم کولتورە گرنگە ئەم کولتورە چییە ئەم کولتورە هەڵگری ئەو سیستەمەیە کە دەتوانێت جیاوازەکان پێکەوە کۆ کاتەوە بەبێ ئەوەی جیاوازەکان یەکێکیان زاڵ بێ بەسەر ئەوی تریانە بەبێەوەی جیاوازیەکانیان بسرێتەوە نەک جیاوازیەکانیان نابێ بەسرێتەوە دەبێت فعلەن جیاوازیەکان لەناو ئەو سیستەما دراوشاوەتر بن لە جارە ئەم سیستەمە سیستەمی بوونە بۆچی لە عینی کاتە ڕێگە بە جیاوازەکان دەدا زیاتر جیاوازن بۆی زۆ زیاتر ببن زیاتر ئەس بەبوونی خۆی بکە بەڵام تێسێ دەکەی سیستەمە جیانەکە بە پێشەوانەوە دائیمە ئیش لەسەر ئەوە دەکات کە چۆن یعنی ئەو جیاوازیانە نەیاڵە کردەی بەیەکردن چون یەککردن ئەنجام بدا کام وڵاتە ئەم پرۆسەی بەیەککردنەی تایە بەهێزە ئەو وڵاتەی تر فعلەن هێزی هەیە توانیویەتی ئەو مۆدێلە بە باشترین شێوە بەردەستەکە وەکو کورد چەندە لە ئەو چارەسەریە نزیک بوونێتەوە لە دروستکردنی ئەو سیستمەیە کە نەتەوە دەوڵەتی قبول نییە لە هەمان کاتایەوێ بە شێوەیەکی سروشتی و دیموکراتیک بچێتە پێشەوە وەکو کورد لە هەر چوار پارچەی کوردستانە چەندە بۆ سیستمە نزیک بووین چەندە توانیمانە ئەقڵیەتی نەتەوە دەوڵەت تێپەڕێنی ئەمە کێشەمانەوەیە کەس باوەڕمان پێ ناگا بۆچی چونکە ئێمە لە ڕاستیا تا ئێستا یەکێک لە کێشە گەورەکانی کوردەوەی نەیتوانیوە فعلەن ئەوەی کە لە ناو خۆیان هەیە وەک سیستەم ئیش دەکات تیۆرزەی بکە بیکاتە زانست بیخاتە سەر زمانی زانست تا خەڵک بزانێ تێبگالی ئەوروپیەک ناتوانێت بە جۆرە لە عقلیەتەوە بێت لە کورد تێبگا ناتوانێت ئێمە خۆشمان لەبەرەوەی بەو تیۆرانە بیر دەکەن و ناتوانین لە کورد تێبگەین کە ناتوانین تێبگەین ناوان لێمان تێدەگەن ئێمەش دەتوانین خۆمان لەوان بگەێنین جارێ من هەست دەکەم شتێکی زۆر زۆر سەرەتاییە هیچ تاکو فعلەن نەمانتوانیوە ئێمە تیۆرزەی ئەو سیستەمە بکەین و من محاولەکەی بەڕاستیە ئۆجەلان هەست دەکەم یەکەم محاولەیە بۆ ئەوەی فعلەن ئێمە ئەومان پێ بڵێ و شتێکی ئاوا هەیە لێرە هەیە شتێکەیە کە ئێمە بێ پەری پێ بدەین و من کێتریش دکتۆر عباسی وەلی تەمەنەوەی کە دەرکی بەمە کرد بێمە سیستەمە لە ناو کووردا و بەحسانە من تا ئێستا دوو کەسم بینەوە یەکێک لەوە ئۆجەلانەکە بە کتێبەکانی بەڕاستی شتێکی زۆر هەڵکۆڵینێکی وردی کردووە لە مەوزوعە وەکو طبعا من مامەڵە لەگەڵ ئۆجەلان دەکەم وەک مفەکرێک لە ڕاستیانە وەک سیاسیەک لێرە دکتۆر عباسی وەلی ئەویشەر جورەتێکی زۆری هەیە لە دیاریکردنی حاڵەتەکە تەنها و عباسی وەلی پێی وایە دەبێت دیموکراتیزە بکرێ پێویستی بە دیموکراتیزەکردنە تا ڕێگای کورد بێتەوە بەڵام کێشی عباسی وەلی لەویایە ئەو پێی وایە کورد دایما ئەنسوورە بەزیوەکەیە ئەمە کێشەکە لێرە ینی ئەو سیستەمی بە دیموکراتیزەکردنی دیموکراتیەتە لە ڕاستیە وەکو جۆرێک لە پراکتیکێکی تەبیعی نامنەظەم لە ناو کووردا هەیە و دەبێت تەنزیر بکرێ کە تۆ دی دیموکراتیزە دەکەی لە ناو دەوڵەتی نەتەوە ئەبێ دەوڵەتی نەتەوە بگۆڕی لە مۆدێلی دەوڵەتی نەتەوە کە ئێستا بگۆڕی بۆ مۆدێلێکی تر ئەوەنا بەبێەوە دیموکراسیە دەیەوێت دیموکراسیەت فعلەن بەرێتە ئاستی دروستکردنی نەتەوە ینی بۆ نمونە ئەڵێ دیموکراسیەت دەبێتە ینی بێتە ئاستێک بتوانانی دەستکاری هەویەتی دەوڵەت نەتەوە بکەی هەویەتی دەوڵەت نەتەوە بکەی یا فەرەزەن فەڕەنسیەکان دەوڵەتی فەڕەنسی بە ناوی فەڕەنسایە دەوڵەتی فلانی بە ناوی فلانە لە شوێنەکە و تۆزە ینی ئیسمانیشە ینی بەناوەوە سەرخەڵەوە لە کاتێکە کێشەکە لە ناوانیە ئێران فەرەزە ناوی فارز نیە دەوڵەتی فارز نیە ناوی ئێرانە بەڵام ئەو پێی وایە دەبێت فعلەن دیموکراسیەت پرۆسەیە بێ بتوانێت دەستکاری ئەم مقەدەسانە بکە و هەست دەکات لێرەوە کورد دەتوانێت ڕێگەی بێتەوە لە ناو دەوڵەت نەتەوەکانە بەس خۆی لە ڕاستیە ئەمە ممکن نییە ئەمە جۆرەکە لە پارادۆکس لە تیۆرەکەی عباسی وەلیە چونکە ئەمە ممکن نیە ئاسان دەوڵەتەکە لەسەرەوە دامەزراوە تۆ دەست لەوەدا سیستەم تێم دەچێت سیستەم بەو سابتە جێگیر بووە هەموو سیستەمێک دەبێت سەوابەتی هەبێت سەوابەتی نەبێت سیستەم نییە هەموو فەرزان پێوانەیە کە تۆ شتی پێ دەپێوی دەبێت شتێک سابتکەی فەرزان تۆ دەڵێی مەتر شت بە مەتر دەپێ و مەتر چییە
متر ڕێژەیەکی کەمیەتێکی ینی درێژیەکی دیاریکراوە ئێمە خۆمان ڕێککەوتین لەسەری سابتمان کردووە کە سابتمان کرد ئێمە ئەبێتە قیاس بۆوانی تر ئێمە شتەکە بەم دەپێوی لەبەرەوە سیستەم یان قیاس هەر شتێک دەبێت سابتێکی هەبێت سابتی دەوڵەت نەتەوەش ئەوەیە کاتێک کە تۆ دی دەڵی من دیموکراتیت لەناو دەوڵەتی نەتەوە دیموکراتیزە دەکەم بەچی بەوەی سەوابەتی دەست لێ دەدەم دەوڵەتی نەتەوە ینی هەموو جارە دەبێت هەڵوەشێتەوە دروست بکرێتەوە هەڵوەشێتەوە دروست بکرێتەوە کە ئەمە ممکن نییە بۆچی چونکە سیستەمەکە ڕێگەنادا و ئەمە ئەو لێک دژەیەکە لە تیۆرەکەی بەڕاستی عەباسی وەلی هەیە عەباسی وەلی بەس زۆر جەریئانە فعلەن توانیوێتی ئەوە ئینکا کە ئەم بەلایانی کەمەوە ئەم قسەیە بکە کە دیموکراتیەت دەبێت دیموکراتیزە بکرێ و دەبێ ئەوەی مقدسە لە ناو دەوڵەتی نەتەوە دەسی لێ بدێ ئەمە هەنگاوێکی جەوهریە بەڵام لە ڕاستیات نەتیجەکان ئەمە مەوزوعە ینی هەست دەکەم حەلەکان و حەلانی کە عەباسی وەلی پێشنیاری دەکات دەکەوێتە ناو چوارچەوەی دەوڵەتی نەتەوە ئەم مەوزوعەکە حەل دکتۆر